ئەو دوایەوەی کە بەڕاستی هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان بەهۆی قەیرانی کۆرۆنا و ئەو قەیرانانەی کە هەبووە خۆڕاگریەکی زۆریان هەبوو لە چاوەڕوانیەکی زۆر زیاتریشان هەبوو لە حکوومەتی هەرێمی کوردستان و توانیان پابەندی هەموو ڕێنمایە تەندروستیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بوون و دوای ئەوەی کە ماوەیەکی زۆریش موچەکان دوا دەکەوت و خەڵک لە دڵە ڕاوکێ و نیگەرانیا بوو بەڵام هەم پشتیوان بوون بۆ حکوومەت و بۆ ئەوەی ئەم ئیدامە بەم قەوارەیە و ئەم حکومڕانی هەرێمی کوردستان درێ بەڵام بەداخەوە لە ڕۆژ 22 مانگە بەڕێز سەرۆکی حکوومەت وەکو جەژنانەیەک هاتە سەر تەلەڤیزیۆن و باسی ئەوەی کرد کە هەرێمی کوردستان 27 ملیارد دۆلار قەرزارەوە لەگەڵەوەشدا هۆکاری ئەوەی کە ئەم قەیرانانە لە هەرێمی کوردستان و نەبوونی خوێندنگا و مەکتەب و خزمەتگوزاری و تەندروستیەکان و کەرتی گشتی و ئاوادانکردنەوە بەرهێنان ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە زۆربەی بودجێ هەرێم بۆ موچەخۆرانە ڕوا کە ئەمە بەڕاستی هیچ مبڕێکی نەیاسایی بوونە مقنعکەر بوو بۆ ئەوەی کە لە ماوەی ڕابردوودا بە درێژایی 15 ساڵ لە دوای یەکگرتنەوەی هەردوو ئیدارەی سلێمانی و هەولێر 13 ساڵی حکومڕانی لە لای پارتی دیموکراتی کوردستان بۆ لای بەڕێز نێچیرەڤان بەرزانی کە ئامۆزای کاک مەسرور دەکات و سەرۆکی هەرێمەوە لەگەڵەوەشدا بەڕێز کاک مەسرور بەرزانی 12 ساڵی حکومڕانی سەرۆکاتی هەرێم بۆ لە هەرێمی کوردستانە نیشتیمانیش بەڵێ من باسی ئەوەی شتەکەم یعنی ئەمە باسی یەکێتیەکەم بەڵام ئەوەی قسەمان لەسەر وتارەکەی بەڕێز سەرۆکی حکوومەتە کە خۆی بێبەری کرد لەو حکومڕانی ڕابردووەکو ینی پێ دوای یەکەم جار لێدان بوو لە باوکی خۆینجا ئامۆزای خۆینجای کێتیش من نازانم لێدان ئەوە خۆیە بێت تعبیر بۆ خۆی بکە من ناتوانم شیکاری بکەم بەڵام ئەو ئێمە وەکو چاودێر وەکو پەرلەمانتار باسی واکەین کە حیزبی پارتی دیموکراتی کوردستان کە لە کەسە نزیکەکانی کاک مەسرور بوونە خاوەنی حکومڕانی 15 ساڵی ڕابردووی ئەگەر بەلایانی کەمەوە 15 ساڵی حکومڕانی یەکگرتوو بکەین بەشدار بوونەوە کارکتەری سەرەکی بوونەوە سەرۆکاتی حکوومەت لەو 15 ساڵات تەنها 2 ساڵ لای ئەمان نەبوو بۆیە ناکرێت تۆ بە حیزبەکەت و خۆت بە شێوازێک لە شێوازەکان بێبەری بکەیت بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان هاوبەشێک بۆ لەناو حکومڕانیدا و ئیدارەکەی خۆی بۆەوەی قەوارەی هەرێمی کوردستان یەکگرتوو بێت و دوو ئیدارەی نەمێنێەوە بتوانین خزمەتێکی زۆری خەڵکی کوردستان بکەین قەوارەکەی خۆی و حکوومەتەکەی خۆی لەناو حکوومەتی هەولێرا تواندەوە بەوەی قوربانیدا لە پێناو ئەو یەک ڕیزی و بەهێزبوونی ئەو قەوارەیە بەڵام بەداخەوە دەبینین کە تیمی ئێمە لە حکوومەت نیگەرانیان بە نووسراوی فەرمی داوەتە سەرۆکی حکوومەت و بەشداریکردن لە ناو ئەم حکوومەتە بەشداریەکی ڕاستەقینە نییە و بۆ هەڵوێستمانیکێتی نیشتیمانی هەڵوێستا ڕەنگە خەڵک بڵێ مەسەلەمە بۆ ئۆپۆزیسیۆنیش ڕەنگڕاز بڵێن تەنیا بەیاننامە چیە گەروە لە حکوومەت نیگەرانن لە دەسەڵات نیگەران تەنیا بەیاننامە بەسە کاکە حەکیم ئەگەر جەنابەت سەیری بکەیت ئێمە بە دوو شێوازی ئیشمان کردووە یەکیانەوەی کە حکوومەت نیگەرانەکانی خۆی بە ئیمزای جێگری سەرۆکی حکوومەت و وەزیرەکان ئاراستەی سەرۆکی حکوومەت کردووە ئەوەی کە پەیوەست بێ بە ئەو نیگەرانانەی کە هەمان بووە لەگەڵەوەشدا تیمی پەرلەمانی جیاوازە لە ینی ئەوەیە ڕاستکردنەوەی شکێن بۆ خەڵک و بۆ ئەوەی بۆ جەنابیش پەرلەمانتار جیاوازە لە ئەوەی کە ئەندامە لە حکوومەت ئێمە ڕاستە بەشدارین و بەرپرسیارەتی خۆمان بەقەدەر ئەوەی کە هاوبەشین و شەریکین لە بڕیاردانە لە ناو ئەم حکوومەتە بەرپرسیارەتەکە لەگرن بەڵام پەرلەمانتار نوێنەرایەتی خەڵکی کوردستانەکات و نوێنەرایەتی گەلەکات و دەبێت هەموو کەم و کوڕی و کێشەکانی ناو خەڵکەیە کە لە دامەزراوەکانە هەیە لە دام و دەستگاکانە هەیە بیگەێنێت بە حکوومەت بۆی چارەسەری بۆ بدۆزێتەوە ئەمە ینی ئەمە ناکاتەوەی کە من لە حکوومەتان دەبێت چاوپۆشی بکەم لە کەم و کوڕیەکان لە ناتەندروستیەکان لە بڕیارە خراپەکان بۆیە ئەمە دەبێت هەموو لایەک ڕوون بێت و پشتیوانی ئێمە بێ و جەنابتان ئەزان لە پێناو ئەگەر قسە بێت خۆ ئێمە پەرلەمانتارێکی پێش و لەسەر قسەیەک لەم بەرنامەی جەنابتەوە حەسانی لێسنراوە یعنی بەرپرسیارەتیە بەڕاستی قسەکردن لە وڵاتە بە شێوازێک کارەکرێت کە ئەوەی کە دەیبینین دەڕوات